هاوڕێیان دووبارە سڵاتان لەبێ سڵاوی گەرم لە بینێرە شیرینەکان بکەم من شارە لەگەڵتانین بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمڕەنگەوە بە گەرمی بەخێراتنی تەواوی میوانەکانەکەم بە هیوای ماندوو نەبوونیان لەگەڵ تەواوی و کاتە زۆرەی کەم ئێوارێ پێکەوەی بینە سەر تەوەری یەکەم تایبەتمان کردووە بە یەکێک لە کۆمپانیا گەورەکانی کوردستان کەیش کۆمپانیای بابیلۆنە. کۆمپانیای بابیلۆن یەکێکە لە کۆمپانیا ئەهلیە تایبەتیەکان کە چەندین کاری ناوازەی گەورەی کردووە لە هەموو بوارەکاندا کەمیش کۆمپانیایەکی تەواو هونەریە لە ماوەی دەست بەکاربوونیدا هەتا ئێستا چەندین کاری ناوازە و گەورە و زۆر سەرنجڕاکێش و تایبەتی کردووە. ئەکرێ بڵێن خزمەتێکی زۆر گەورەشی کردووە بە تەواوی یەک بەیەکی کەناڵە ئەهلی و ناوخۆیەکانی ناو کوردستان. و ئەشکرێ بڵین یەکێک لە هۆکارە هەرە گەورەکانی پێشکەوتنی هەر ناوچەیەک هەر دەوڵەتێکی کوردستانی پابند ئەبێت یاخود ئەبێت کۆمپانیایەکی وەک شێوەی کۆمپانیای بابیلۆنمان هەبێت کە بەداخەوە تەنیا تاکە کۆمپانیایەکی تاقانەیە و بەو ماوەکەمەی کە دەستی بەکار کردو توانێتی پێڕابگات بە کوردستان و بە دەرەوەی کوردستان و ناوچە عەرەبیەکان و دراوسەکانیشەوە چەندین هونەرمەندی باش بانگێش بکاتە ناو کوردستان و دەرگایەکی زۆر گەورە و باشیش بۆ بۆکرانەوەی ئێرە بە ناوچە دراوسەکاندا. یەکێک لە بابەتەکانی ئەمڕۆکە ئەمانەیە قسەی لەسەر بکەین و مەبەستمانە ئەو ڕووداوە بوو کە لە چاڤیلاندا لە 20 مانگدا ڕوویدا کە بریتی بوو لە نانەوەی پشێویەک کە ئەمیش ڕێکەوتنیان بوو لەگەڵ کۆمپانیای چاوی گەشتیاریدا ئەمانەوەی لە زاری خۆیانەوە لە زاری بەڕێزیانەوە تەواوی ئەو ڕووداوە بزانین و بزانین ئەو زەرەرانی کە لەیان کەوتووە چی بوو چۆن بووە و ئەم جارە بە چه گڕوتینێکەوە دەسەکەنەوە بەکارکردن. قسەی زیاتر ناکەم میوانەکە ناسێنم کاک عەبدولغەفار عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگی سلێمانی کۆمپانیای بابیلۆن. کاک غەفار بەخێر بیت. زۆر سپاس. سڵاوی خۆت بگەێنە. سڵاو ئێوارەتان باش. ئێوارەی بینێرە ئازی خۆشەویستەکان باش. هیوادارم ئێوارەیەکی باش و کامەران بێ بۆ هەموو کوردستان. زۆر سپاس. زۆر بە کورتی مێژووی دەست بەکاربوونی کۆمپانیای بابیلۆن بۆ بینەرەکان بگوازەرەوە و دواتریش دەست دەکەین بە لوبی مۆزوعەکەمان کە بریتە لە ئەو شێوەی لە چاڤیلاندا ڕوویدا. بەڵێ. دیارە کۆمپانیای بابیلۆن لە وڵاتی هۆڵەندا دروست بووە لە ساڵەکانی بڵێن پەر لە 2005 بەڵام لە 2005 بابیلۆن بڕیاری دەبێتەوە لە کوردستان خزمەت بکات چکە وا بیریان کردوتەوە بە تایبەتی ئەو دووبرایی کە بابیلۆنیان بنیادناوە کاک نەشوان و کاک سەلوان بەڵام ئێستا چەندین برا هەیە لە ناو کۆمپانیایە کە خزمەت دەکا هەموویان برای ئەوانن. هەڵبەتە بابیلۆن ئامانجی ئەوە بووە کە ڕوویەکی گەشی شارستانیانە بە تایبەتی لە دوای ئازادی عێراق چەندین کەناڵی ئاسمانی کوردی دروست بوو و چەندین بابەتی نوێ هاتە پێشەوە لە بابەتی کۆنسرت لە بابەتی دروستکردنی ستۆدیۆ لە بابەتی دروستکردنی بابەتە هونەریەکان بەرنامەی باش و اینجا گواستنەوەی یاریەکان بەڵێ چکە بابیلۆن خزمەتەکانی زۆر گەشتگیر بووە. ئەگەر ئێستا من بە چەند دیێرە پێناسێ بکەم ڕەنگە غەدر لە یەکێک لە بەشەکانی بابیلۆن کەم کە ڕەنگە من لەو کاتەیە فریانەکەم چکە بابیلۆن چەندین بەشی لێبۆتەوە بەشی تەکنیک کە تەکنیکمانە و بەردەوام لە خزمەتی تەلەڤیزیۆنەکاندا بەشی دیکۆر دروست دەکات بۆ تەلەڤیزیۆنەکان بەشی کۆنسرت ساز دەکات بەشی درامە بەرهەمدێنێ بەشی بەڕێوەبردننی ڕیکلامی تەلەڤیزیۆنەکان کە بەشێکی ترە لە بابیلۆنە کاری لەسەر دەکەن. بە شێوەیەکی گشتی کۆمپانیای بابیلۆن لە ماوەی کە دەستی پێمانەوەتە 11 ساڵی تەمەنی لە کوردستان کار دەکات لە ماوەی ئەم 10 ساڵێدا یان لە ماوەی دەکرێ بڵێن ئەم 11 ساڵە بابیلۆن توانیوێتی فریای زۆر شتکەوێت لە کوردستان وەکو جەنابە دامەژت پێکرد پێشەشێکە بە شێوەیەکی تاقانە توانیوێتی ئەو کارە بکە. بەڵێ کۆمەڵی کۆمپانیای دیکە هەیە لە بواری هونەری کار دەکات لە کوردستان ئێمە ڕێزوسڵامان هەیە بۆیان ئەوانی دۆستی ئێمەن بەڵام خزمەتەکانی بابیلۆن زۆر قورسە زۆر گرانە ینی ئێمە خۆمان بەردەوام دەبینین ئەو هیلاکەتی بابیلۆن پێویستی چییە. باش. شێوازی ڕێکەوتنی ئێوە لەگەڵ کۆمپانیای چاوی گەشتیاری بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی ڕاستە و خۆ لە نەورۆزە چی بوو؟ هەڵبەتە دروستبوونی هەر کۆنسێتێ لە کوردستان ئەگەر ئێمە بە شێوەیەکی 100% ناوکارەکەنە بووین بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بووین تەنانەت کۆنسێرتەکانی دیکەش کە بەڕێوە چوون ئەگەر ئێمە دەسمانە بوو بێ بەڵام کەلوپەلی ئێمە لەوێ بوو بەڵام ئەوەی جاڤیلان کە دەمەوێت بۆ بینێرە خۆشەویستەکانیش ئەمە باز بکەم 180 قورسایەکە لە شانی بابیلۆن بە تایبەتی لە ڕووی دەنگ لە ڕووی گواستنەوە بە شێوەی ڕاستەوخۆ لە ڕووی وێنەگرتن لە ڕووی کۆمەڵی ئامادەکاری تەکنیکی کە
بەڕێزان ئەوانەی کە لەگەڵمان باشتر دەزانن ئێمە ستافێکی سی کەسی لە خزمەت ئەو کارەدا دیارە ژاڤیلاند و NRT و بە هەردوو کەناڵەکەیەوە مێژوویەکیان هەیە لەگە بابیلۆن کە بابیلۆن لە خزمەتیاندا بووە و توانیوێتی بۆیان کۆمەڵەشت بنیاد بنێ ئێستاش کە NRT عەربی بەڕێگەوەیە ئێستا کە من قسە دەکەم ستافی من لە خزمەت ئەو ئیشەدایەوە هەر بەردەوامە ینی من لەبیرمە ئەو شەوەی کێمە و کارسەتەوە بەسەهات بۆ سبەی شەو ستافی ئێمە کە نەورۆزیش بوو هاتبوون کاری خۆیان دەکرد بۆ شتەکە دوانەکەوێت لەم پرەنسیبانە بابیلۆن زۆر ئاگادارە دیارە ئەو ڕێکەوتنی ئێمە لەگە ژاڤیلاندیش بۆ ئەو بوو کە دیمێنێکی جوان بگوازینەوە ئێوارەی نەورۆز بوو خەڵکی دنیا ببینێ کە کورد چۆن نەورۆزی خۆی بەڕێوە دەبا بەداخەوە ینی ئەوەی ئێمە لە تەسەوڕمان نەبوو لە خەویش خەومان پەیوەند دەبینی ئەوە بوو کە ڕوویدا ئیتر ئێمەش وەکو بابیلۆن بەڕاستی ئەو کردەوەیە لەسەر شانی چەند گەنجێک کە ئەو هەڵچوونیان کرد ئەم کردەوەیان کرد حساب ناکە کە بابیلۆن بڵێ ئەمە سلێمانی ئەمەیە نەخێر ئێمە حڕمەتان بۆ شاری سلێمانی هەیە لای بابیلۆن هەر شارێکە خۆشەویستە پایتەختی ڕۆشنبیرە بەڵام پێمان وایە سلێمانی ئەمە قبول ناکە ئەمەی کە ڕوویداوە دەستگا ئەمریکانی سلێمانی ئەمە قبول ناکە بەسەر بابیلۆن هاتووە و ئێمە چاوەڕێی مژدەی گەورەین لە دەستگا ئەمریکانی شاری سلێمانی من ئەوە بەلامەوە گرنگ نییە کە بەڕێزان لە ژاڤیلان دەڵێن وڵای ئێمە بە لایانی ئەمی ماوە تۆلانی ئەمین تا بە دەرگا هاتووە لە دەرگا نهاتۆ ژوورەوە ئیجراعات نەکراوە نەخێر ئێستا من توێرە بە شەڕ بین ئەگەر پۆلیس دەرەوە بێنێ بە هانامان کەواتە ئەمە خەتای چییە ئەم پرسیارە بەزی دەڵم بۆ بینەرە خۆشەویستەکان بۆیە ڕێکەوتنی ئێمە بەڵێ ئێمە گلەی خۆمان لە ژاڤیلان هەیە و داوای یاساییشمان تۆمار کردووە لەبەرەوەی ئەوان بەڕێوەچوونی کۆنسرت لەمای خۆی هەیە یاسای خۆی هەیە تۆ ناتوانانی ئێستا ئەم بەرنامەی جەنابەت بەڕێوە بەری بڵێ من پرۆدیسۆرم نییە بڵێ من ئامادەکارم نییە بڵێ من بەڕێوەبەرم نییە بڵێ من مسەوەڕم نییە ناکرێ ئەبێ هەموو شتەکان ئامادەکراو بێ تۆ دەبێت 100,000 کەس هاتۆ ژوورەوە بەڵام دەبێت بەلای کە 100 کەسی چاو دێر بێ ناکرێ تۆ کۆمەڵێک گەنج هاتۆ لەوانێ ئەو گەنجە نەزانێت کۆنسرتیە دەبێت تۆ ڕێپی فێریکەی کۆنسرت ئاوایە گوێ بگرین بەرحاڵ من نامێ زۆر بچمێنێ ناوەڕۆکی ئەوەی بەڕێزان لە ژاڤیلان هیوادارم ئەوان کە قسەی خۆیان کردو بە وجدانەوە قسانەیان کردوێ کە چۆن بووە چی بۆ بەڵام في كل حال والأحوال عرب دەڵێ ئێمە لەوێ ئەومان بەسەر هاتووە لە ناو ماڵی ژاڤیلان جا مووقفی ژاڤیلاند و مووقفی خاوەنی ژاڤیلاند ئەوانە چی دەبێ ئەمە باشە دواتر مژدەیەکەین کە تۆ چاوەڕوانیت لەلایەن ئەمنیەکان و حەزیشەکەم باز لە قەبارەی زیانەکان بکەین بەڵام لە پاژەوەی کە ئەو ڕاپۆرتە بینین با پێکەوە بینینەوە گەڕێنەوە لاتان. ئێوارەی 23 2016 لە شاری سلێمانی لە چاڤیلاندی گەشتیاری کۆمپانیای بابیلۆن میدیا وەک ئەرکێکی هەمیشەیی بە شێوازێکی جوان و سەردەمیانە ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی جەژنی نەورۆز کردبوو لەگەڵ کەناڵی NRT2 ستافی بابیلۆن بە ماوەیەکی زۆر و هیلاکێکی ئێجگار زۆر ئامادەکاریان بە ئەنجام گەیاندبوو بەڵام بەداخەوە بە کارەساتێکی چاوەڕوان نەکراو ئەو ئەرکوماندووبوونەی بابیلۆن و ستافەکەی و کەناڵی NRT2 بە سووتان وەڵام درایە و پێشوازی لێکرا. هاوکات دوای ئەم کارەساتە ستافی بابیلۆن ڕاگەیەنراوێکی بۆ ڕای گشتی جەماوەری کوردستان بڵاو کردەوە و دوای ڕاگەیەنراوەکەش چەندین دازگای ڕاگەیاندن ئەو ڕاگەیاندنەی بابیلۆنی بڵاو کردەوە کە دەقی ڕاگەیەنراوەکە بریتی بوو لە کۆمپانیای بابیلۆن میدیا لەوەتەی دەست بەکاربوونی بە شێوەیەکی کوردانە و کوردستانیانە خزمەتی گەیاندووە بە هەموو کوردستانیان کە بە شێوەیەک خزمەتی کردووە تا ئێستا هیچ کۆمپانیایەک لەو شێوەیە و بەو شێوازە خزمەتەکانی گشتی نەبووە. کۆمپانیای بابیلۆن لە هەموو بۆنە نەتەوەیەکان و بۆنە ئاینیەکاندا لە هەموو شارەکانی کوردستان بێجیاوازی لە چالاکی هونەرەکان و ڕۆشنبیریەکاندا خزمەتەکانی لە شێوەی وێنەگرتن و گواستنەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ڕووناچی و دەنگ و ستەیج و بە کوالێتی بەرز کارەکانی بە ئەنجام گەیاندووە.
هەموو ساڵە کۆمپانیای بابیلۆن لە جەژنی نەورۆزدا خۆی ئامادە کردو بۆ ئەوەی ئەو بۆنانە بە شێوەیەکی جوان و سەرنجڕاکێش پیشانی جیهان و کوردستان بدات. ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی تر ئەم شێوازە لەلایەن کۆمپانیای بابیلۆن بە ئەنجام گەێنرا لە چاڤیلاندی شاری سلێمانی. بەڵام بەداخەوە لەو ئێوارێدا ئاگری نەورۆز بە بابیلۆن و کەلوپەلەکانی کرایە و بەبێ گوێدانە هیچ بەرپرسیارەتیەک بێ ئەوەی کەسەیەک هەبێت خۆی بە خاوەنی پارێزگاریکردنی ستافی بابیلۆن و کەناڵی NRT2 بزانێت. هاوکات بووە مای زەرێکی زۆر لە کۆمپانیای بابیلۆن و برینداربوونی کارمەندەکانی هەردوو لە دووبارە سڵاتان لەبێ درێژا دەیمە گفتوگۆکانمان کاک غەفار پێش بینینی راپۆرتەکە باس لەوە کرد کە گلەیمان هەیە لە کۆمپانیای چاوی گەشتیاری بەڵام شتێک سەرنجی منی ڕاکێشە کۆمپانیای بابیلۆن بە کۆمەڵێک کەرەسی گران بەهاوە چۆن ناو چاوی هیچ دڵنیاییەکتان بۆ لایەنی ئەمنی نەکردەوە یانەوە ئەرکی ئێوە نەبوو بێگومان شارەخانەیستا من هاتوون NRT دوو میوانم چی منەپارێزی ئێمە بەتەئید زۆر باشە بەڵام ئێمەش هاتوین لە ژاڤیلان میوان بەڵام بەشێکی پرۆژەکەش لە شانی ئێوە بوو زۆر چاکە بەڵام بە ئێمە نەوتراوە وەرە خۆت پارێزە وەگەر وایان بگوتایە بابیلۆن خاوەنی تەجروبەی کۆنسێرتە لەم شارەیان وتای خۆتان بپارێزن ئەو کاتە ئێوە هێزی ئەمنیتان کۆکردەوەیان لە قانونی لە یاسای بەڕێوەبردننی ئیڤێنت یان هەر چالەکێک بەڕاستی ئەو کەسێک کە تۆ داوت دەکات تۆ تەنهادی ئەوەی بۆ جێبەجێ کە هەیە باشە ژاڤیلان لە ئێمە قبوڵ دەکەی هونەرمەندەکانیان ماهێنا بووە وتی من هونەرمەندم هێناوە تۆ وەرە بۆم بگوازەوە تۆ وەرە کاری وێنەگرتنم بۆ بکە من هاتم ئەوەی لەسەرمە ئەوم کردووە جگە لەوەش بەڕاستی ئێمە لە شاری سلێمانی 3 ساڵە کار دەکەین دوو دراما و فیلمێکی سینەمان بەرهەمە هێناوە کەس گوڵێکی لێمە نەگرتووە کەس بەردێکیش لێمە نەگرتووە شتێکی تر سەرنجی ڕاکێشام بانگێشکردنی گۆرانی بێژەکان ئەگەر پێتان بوترایە گۆرانی بێژ بانگێشکەن ئەوانچان بانگێژ ناکرد ئێمە وەکوی وتمان ناسمە سەر ئەو بڕگەیە بەڕاستی گۆرانی بێژەکان NRT2 یا هەر شوێنێکی تر ئازا دەشێ بانگێژ دەکەی ئێمەش ڕێزمان بۆ گۆرانی بێژانە هەیە ئەمە ڕەنگە ژاڤیلان ئەو خەڵکی بۆوانە کۆکرد بێتەوە بۆ نمونە وا بیری کردێتەوە کارێکی بزنسی بکە ئەمە مافی خۆیەتی چێ بانگ دەکا بە بانجیکە بەڵام خاڵی جەوهەری بابەتەکە لێرەیە ئەمڕۆ کە ڕۆژی سێشەمەیە ئێمە قسە دەکەین لە NRT2 تا ئێستا 10 ڕۆژ تێپەربەستان بکارە ساتە باشە تا ئێستا جگەل لە پەیامی هەندێک هونەرمەند و هەندێک خەڵکی ڕۆشنبیر و هەندێک دەستگای ڕاگەیاندنی وەکو ئێوە کە باسی بابیلۆن کراوە هەندێک شوێن هەیە باسی نەکردو و بەڕێزان لە ژاڤیلاندیش بەڕاستی دەبێ ئێمە لە بەرنامێکمان کرد لە NRT1 لە تاوتویا دانیشت بووین بەڕێز قایم خامی سلێمانی کە من خۆم جێم قسەکانی بوو کە ڕئیسی وحدەی ئیداری ئەمنی ئەم شارەیە دەڵێ ئێمە وەڵامی ژاڤیلانمان داوەتەوە کە دین لە دەرگا دەوەستین بەڵام بۆ ناتە ژوورەوە کاژمێر 5 بەدبارانەکە دەستی پێکرد ڤیدیۆ ماوە دوای 2 ساعت و شتێک سارەکانی مەسووتاوە ئەگەر پۆلیس و ئاساییش تەنسیقیان لەگەڵ ژاڤیلان هەبووە یان بەهانیانە بەهاتنایە بە پێش بەهاتنە دەهاتن خۆی منەوە تۆ گلیمان لایانی ئەمنی نییە بەڵام لایانی ئەمنی ئەوە جوابێ بۆ ئێمە ئەمە جوابی ئەوانە بۆ ئێمە جگە لەوەش برادران لە ژاڤیلان دەبێ زۆر باش ئەوە بزانن ئەو بلیتانەی کە فرۆشتویانە بۆ پەیداکردنی هەر کارێکە پیرۆزیان بێ ئافێتیان بێ بەڵام ئەوان پێیان نەکردو بۆی بەیانی لەگەڵ لایانی ئەمنی بیکە بە دوو کردەوە بڵێ وڵا مەسەلە من ئەوە پیا کردوونە بۆ تۆرە کارێک مەکە جگە لەوەشەکە لایانی پۆلیس جوابی ژاڤیلانی داوەتەوە لەسەر هامشەکە نووسیوێتی من نایم یان من ئیلاقەم نییە شەریکەی سکوریتی هەیە لە کوردستان بە پارەدی ئەم کارە دەکا دەشت پارێزێ و ئێمە لە شاری سلێمانی خاوەن کۆنسێرتین بۆ نوێ بۆ نەریمانی بابان 2 ڕۆژ ئێمە کۆنسێرتمان کردووە یەک کەس نهاتە ژوورە بۆ چونکە ئاسایش کۆنتڕۆلی دەرەوەی کردو بەڵام کۆنتڕۆلی ناو قاعەکە ئێمە خۆمان کردومانە وەکو بابیلۆن 2 ڕۆژی کۆنسێرتەکە بەڕێوە چووە هیچ شتێک ڕووی نەداوە ئێمە یەکەم جارە لە مێژووی کارکردنمان دەتوانین بڵێن لە عێراقیش کە کارمان کردو شتیە بەسەرمادی خەباری زیانەکە چەندە بوو $1 ملیۆن زەرمانە تا ئێستا جۆری کەرەسەکە چی بوو کەرەستەکە و ئێسێنجیە کە نمونەی زۆر کەمە لە عێراق و کەم میدیا هەیە هەیبێ کە بەدەیان کاری گەورەی پێگواستراوەتەوە بەداخەوە ئەو یەکێکە لەو ئۆتۆمبیلە هونەریە زۆر باشانەی کە ئەوانەی لە میدیا کار دەکەن و نرخی تەنها لای ئەو کەسانە چۆنە 2 ساڵی تریشمان و کۆمەڵی کامێرە و کە ئامێری دەنگ سیستەمێکی کامل دەتوانم بڵێم تەخمین دەکەی لایەن بەڕێزانی تەکنیکی ئێمە لە ئیداری بابیلۆن بە $1 ملیۆن لە لێدوانێکی بۆ ڕێستانە بینیم کە ڕۆژی دوای ئەو ئاهەنگە پێویستان بۆ ئێسنجێ بوو بۆ گواستنەوەی بەشێکی تری کارکردنەکانتان
بەڵێ چۆن ئەو کارەتان جێبەجێ کرد؟ بەڵێ وڵا ئێمە لە بابیلۆن بەردەوام ئەو ئیڤنتانە هەیە بەڕاستی من هاوکارانم لە شاری هەولێر لە بەڕێبەتی گشتی بەردەوام ئەو شوێنەی کە وەری دەگرن بۆ بەڕێوەچوونی ئیڤنت بەڵێ دوای ئیڤنتری هەبووە کە پەشی خستو ئێستا بەڕێمان نەبردو ینی دەتوانم بڵێ بەشێکی کارەکان کە دوو دەچی بۆ شوێنێک بەشێکی ئەو شوێنەکە ئیشی بە تۆیە ئەڵێ کاک وەرە ڕاستە خۆم بۆکە جگە لەوەش بەڕاستی شارەخان بابیلۆن لە کوردستان وای کرد کە بابەتی گەشتیاری پێشکەوێ ئێمە کە گوگوش داوت کراوە بۆ کوردستان کە معین ئەسفانی هاتووە بۆ کوردستان کە ئەلیسا هاتووە نەجواکەرم هاتووە ینی ئەوە پێشخستنەوە بۆ کوردستان بەڕاستی ئەوە وای کردو معین ئەسفانی بۆ یەکەم زەبێتێرە جمهوری خۆی لە ئێرانە بێ گوێی لێ بگرێت گوگوش بە هەمان شێوە ینی وتێلەکان لە شاری هەولێر جێگە نەماوە لەیدانی ینی میوان لێ ببینێتەوە ئەگەر ئەو میوانەیە هاتوون یەکی $200 سرف بکەن کە ینی بەسەندەها هزار کەس هاتوتە ژوورەوە گوێ لە گۆرانەکانی ئەوان گرتووە کە ڕەنگە زۆر کەس بڵێ کاکە کۆنسێتی بیانیتان بۆ کردووە ئەمەیەکی بوو لە پرسیارەکان بەڵێ باشە ئێمە بۆ لاپتۆپ مەسەلەن ئامێری ئایفۆن بەکاردێن ئێمەش لە خۆ لە ئەوروپا بماندێ بەڕاستی خۆ لە کوردستانی ژێمە حەز دەکەین بە بیانی معین ئەسفەهانی بێ بۆ نمونە لە تەنیشتەوە دیاری قەرداغی هەبێ عەدنان کەریم هەبێ گۆرانیان لەگەڵ بڵێ چ لەوە خۆشتر هەیە ئێمە هەنگاوی یەکەم ئەوە بۆ کە کردومانە جگە لەوە جمهوری کوردستانیش هەر ئەو بەڕێزانەی کە دانیش ڕەنگە زۆر کەس ناو سارەکەی سیدی معین ئەسفەهانی بێ حەزەکە ڕۆژێک گوێی لێ بگرێت لە بەرامبەر دانیش ئەمە شتێکی خراپ نییە لە هەموو دنیادا هەیە خۆ معین ئەسفەهانی هەر ناتە کوردستان دەچێتە وڵاتانی عەرەبیشەوە دەچێتە وڵاتانی دیکەش هاوکاتیش ئەو تێڕوانینەی کە لەلایەن هونەرمەندە بیانیەکانەوە یاخود لەلایەن هونەرمەندانی تری دراوسێەوە هەیە بەرامبەر بە کورد دەکرێ بڵێ کەم بێتەوە یان نەمێنێ بەڵێ ئێمە ئێستا یەکی نیو کۆمپانیانەیە کە ئەگەر داوەتنامە بۆ هەر هونەرمەندێکی جیهانی بنێرین بە ئاسانی دێنە سەخت لەگەڵمان لەبەرەوەی ئێمە بە شێوەیەکی ئەنتەرناشناڵ کارمان کردووە ئیشەکەمان لۆکاڵی نەبووە بەڵ ئێستا معین ئەسفەهانی سیقەی هەیە بەیانی بێتە کوردستان لە ڕێگەی کۆمپانی بابیلۆنەوە چی لەوە باشتر ئێمە نەکرد بۆ هونەرمەند تەنانە هەندێک ئامێری تەکنیکی هەیە بابیلۆن ئەتوانێت بیهێنێ لە وڵاتانی دەوروبەر بۆ من لە دوبەی لە تورکیا لە هەر یەکێ لە وڵاتانی کە هەیەە چەندین کەناڵ هەیە لە کوردستان ئێستا شانە و بابیلۆن دێنێ من پێویستم بۆ جۆرە کامێرەیە من پێویستم بۆ جۆرە سیستەم مۆنتاژەیە پێویستم بۆ جۆرە سیستەم کۆنتڕۆڵەیە بۆیان دەکەین ئەمە تەنها لە ناو دوو کەوانە ئیشەکانمان کۆ نەبێتەوە بڵێن وەڵای مە تەنها کۆنسێرت دەکەین نەخێر باشە سووتاندنی ئامێرەکانتان بە چ شێوەیەک و بە چ ڕێگەیەک دەسەکەوێتەوە وڵاهی دەستکەوتنەوە هەڵبەتە پێشەم شتێک پارەیە بەڕاستی کە تا ئێستا هیچ شوێنێک نەبووە بڵێ من قەرەبی و شوێن دەکەمەوە بە جاویلاندیشەوە هەڵبەتە بابیلۆن بەردەوام دەبێ بەڵام بەردەوامبوونەکە ئەوەیە ئەبێ ئێمە کۆمەڵێک لەگەڵ بارودۆخەکە دیسان ئەو بەڕێزانەمان کە لە کۆمپانیا خەریکی کۆبنەوە و بەردەوام لێکۆڵینەوەی ئەو ڕووداوان وەزای دەنێمەش بەڕاستی چاوەڕێی لێژن ئەمریکان دەکەین بزانین گەیشتنەوە چ ئاستێک لە لێکۆڵینەوە ئەو کەسانی ئەو کردەوەیان کردووە ئایا هەر ئاوا دەڕوایان بزانین بۆ وا کراوە ئەمە وەکو کۆمپانیای بابیلۆن بەڵێ چه ئیجرائاتێکی یاساییتان هەیە یا لەگەڵ قانونا چیتان پێکرێ والله ئێمە لەگەڵ یاسا دەبین ئێمە پارێزەرمان هەیە هاتووە لە شاری سلێمانی بە شێوەیەکی یاسایی و خەریکی شەکانی خۆیەتی و بەردەوامە ئێمە لە نەوەستاوین بەڕاستی بەڵام وەکو نەتیجەی لێکۆڵینەوە ئێمە چاوەڕێی جیهەتی ئەمنی دەکەین بزانین چ نەتیجەکان پێ دەڵێن باش کۆمەڵێک کەس دەستنیشان کران بۆی کە بەشێک بوون لە دروستکردنی پشێویەکە ئەمانە دەستنیشان کراون لەلایەن ئێوە کە داوای یاساییان لەسەر تۆمار بکەن ئێمە داوای یاساییمان لەسەر کۆی ڕووداوەکە تۆمار کردووە داوای یاساییمان لەسەر ژاڤیلان تۆمار کردووە ینی کە تۆ داوا لە ژاڤیلان دەکەی ئەمە بۆ ڕوویداوە ئیتر ئەوە ژاڤیلان دە ڕەنگە بزانێت کە چیە ئێمە کەس بە دژمنی خۆمان نازانین بەڕاستی هەر ڕسمێکیش کە بڵاوبێتەوە ئێمە وەکو بابیلۆن تا ئێستا ڕسمی کەسمان بڵاو نەکردێتەوە ئەو ڕسمانێک کە هەیە لەلایەن بەڕێزان لەێن ئارتیەوە کای لەسەرکراوە یان جیهەتێکە بۆ بڵێ زۆر ئاشکرایە ڤیدیۆ هەیە فۆتۆ هەیە ئەگەر مەبەستیان بێت سووتاندنی ئەو کەرەسانەی کێەوە کارتان لەسرە کرد ئەبێتە مای وەستاندنی بەشێک لە کارەکانتان لە مۆدووە چۆن کارەکانتان بەڕێیەکەن وەکو باسم کرد ئێمە بۆ مەسلەی بەردەوام بوون بەڕێز بەڕێبەری گشتی کۆمپانیای بابیلۆن کە بە ئومێدەوە بەڕاستی بە ئێمەی ڕاگەیاندووە یاخود بۆ ڕای گشتیشی ڕاگەیاندووە لە یەکێ لە دیمانەکانی کە دوێنێ سازی کردبوو دەڵێ بەردەوام دەبین بەڵام ئەو زەرەرەش کەم نییە بۆ ئێمە بەڕاستی بەتایبەتی لەم بارودۆخی کوردستان لەم قەیرانەکە هەیە ئێمە یەکێک بووی لەو کۆمپانیانەی کە کۆمەڵێک کارمەندمان هەیە کە لە کاتی خۆی موسەکانیان پێ دەین کۆمەڵێک کارمان هەیە لە کاتی خۆیان دەیکەین ئێستا کە ئەمە ڕووداوە ڕوویدەوە ئەمە نزیکەی چەند بەرنامەیەک هەیە بەرهەمی دەینین بۆ کەناڵ 4 و کۆڕە کە ئەرچی بەڕێبردنی بابیلۆنە نیشان دەدرێ بەڕاستی ئەمانە هەمووی ئەرکە لەسەر بابیلۆن نەوەستاوە ئێستاژە ئەرکانی بابیلۆن لەسەر شانێتی وەکو باسم کرد
ئەوە دروستکردنی نارتی عربی هەر خەریکە بابلیۆن چەند لەکە چەند کەناڵێکی تر هەر خەریکە بەڵام ئالیەتەکان بەشەکانی بابلیۆن یەکێ لە بەشەکان ئێستا ئەو بەشەمان سووتێنراوە چۆن چاشی دەکەینەوە چۆن چینەوە شوێنی خۆمان بەڕاستی ئەمە لە ئێستاە پێویستی بیرکردنەوەی زۆر هەیە و پێویستی بە لێکۆڵینەوەی زۆر هەیە بەڵام بابلیۆن لە سەقاسەکانی خۆی وەستاوە و ئێمە چۆکماندا نەداوە بۆ بەردەوامی دەبین ئینشاءڵڵا. پێشتر باست لەو کرد کە هەرگیز چاوەڕوانت ناکە ڕووداوێکی لەو شێوەیە ڕووبات پەیامت چییە بۆ ڕووداوە؟ وەڵا پەیام من ئەوەیە من دەمەوێت یەک شت بڵێم لە چی تێگەیشتی لە دوای ڕووداوەکە بۆ نمونە؟ شارەخە من هیوادارم گەنجی کورد لەو هەموو مەساتێک کە هەمانە لەو وڵاتە کەس بەقەدر ئێمە شەڕی نەبینی و نازانم چیمان لە قازانج کردو لە شەڕ زانایەک دەڵێت لە دوای شەڕا کەس براوە نییە تەنها کۆمەڵی ڕۆح دەکوژرێت. ئێستا ئێمە 30 کەس لە ستافی بابلیۆن کە من لێرەوە سڵاو ڕێزیان بۆ دەدەم چایە مازەکەم هیلاک بوون ماندوو بوون فەقیدانە ئەزێتی ڕۆحی دران ئەزێتی جەستەیی دران چەند کەسێکیان بریندار بوو هیوادارم لە سەقاسەکانی خۆیان بۆستن و ئێمە وەکو بابلیۆن لە بیریان ناکەین دەزانین ئەوانە لەو ڕۆژەدا لەژێ مەترسی مەرگدا بوون بەڕاستی بەڵام دەبێت گەنجی کورد ئەوە بزانێ کە سووتانی ئایا ئەوانەی ئەم کاریان کردووە تەکیدم هیچ کامێکیان لە شەوا بە ئیسراحەتی ناخەوە ویژدان ئازاریان دەدا چکە بەڕاستی شتێک کارێکیان کردووە بۆ کەس قازانج نییە جگە لە شێوان و ناشەیکردنی ئەو شارە بە تۆ دەڵێ مەستا کەسێکی بیانی ئەم وێنانە ببینێ چی بە ئێمە دەڵێ ئەڵێ ئێوە لە جەژن وا دەکەن لە ڕۆژەکانی تر چیەکەن کاکە ئێمە مەساتەکە لەوەیە هەموو شتێکمان هەموو ڕەتفعلێکمان هەموو کاردانەوەیەکمان بە شەڕە ئەبێ ئەمە بەڕاستی ڕاگەیاندنی کوردیش هەندێک تەوعیە هەندێک ڕێنمایی هەیە بەڵاوی کاتەوە ئایا گەنجی کورد بۆ وابی دەکاتەوە بۆچی دەبێت گەنجی کورد پەنا بۆ بەرد بەرێ بۆ پەنا بۆ سووتان بەرێ پەنا بۆ کاری وا بەرێ ئەمە کارێکە بە قازانجی چیە کۆتایی پێدێ بەڵێ ئەمە بابلیۆن زەرری کرد فەرموو لەو ناوەیە چیە قازانجی کرد ویژدانی چێ ئاسوودەیە ئەوانەی ئەو کاریان کە لە پێناوی چی کردیان بابلیۆن وەکو خۆتان لە راپۆرتەکانیش بین چەند ڕۆژە میدیاکان باسی دەکەن ئێمە یەک شت لە خۆمان شک نابین کە وجدان من معەزەبمان بێ بەرامبەرمان بڵێن دێ کاکە وەڵی ئێمەش کەسێکی خراپین چاوەڕێمان دەکەن قەت وانییە باوەڕ بکە دەیان ئیڤێن دەیان کۆنسێرت بابلیۆن کردوێتی لەم وڵاتەیە هاوکار بووە بە زەرری خۆشی تەواو بکردوێتی بۆ جوانی کوردستان کردوێتی دەیان کاری وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی گەشت و گوزار هەموو ئەو وەزارەتانە کە لەگەڵ ئێمە کاریان کردووە فەرمو سەری سیڤیەکان کە بزانە ئێمە چۆن لە پشتیان بووین دوو ڕۆژ پێشەوەی وا بەسەر بابلیۆن بینن لە هەولێر کۆنفرانسێک کرا بۆ گەشتیاری بابلیۆن سپۆنسەر بوو ئەو دیمانە دەگواستەوە بەو ئێسنجی کە سوێنرا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ هەموو خەڵک کە لەمە دواکەرتی گەشتیاری پێشکەوێ کەەوە تا حکوومەتی هەرێم هەر هاوار دەکات باکەرتی گەشتیاری پێشکەوێ کەرتی کشتتوکاڵ پێشکەوێ کۆمپانیاکان هەلی کاردروستکەن بەڵام فەرمووە کۆمپانیایەکیانوا لێ کردووە کە 120 کارمەندی هەیە و لەوانەیە ئامێرە ئێسنجە مانگانە موچەی 50 کارمەندی پیا کردوێ ئێستاوانە دەبێت چ جواب دەنەوە دەبێت چ ویژدانیان چیان پێ بڵێ باش بابەت لە زیانە گیانیەکان بکەین یا زیانە ڕۆحیەکان بکەین تایبەت بە کۆمپانیای بابلیۆن چەندە بوو وڵا پێست کەسمان بریندار بوو لە کۆی ئەو 30 کەسە بەڵام هەمومان بریندار بوو ئەگە وەکو بریندار بێ خۆم کە لەوێ بوومە تا دەگاتە ئەو کارمەندە بە ڕێزانەی کە لەوێن هەمویان برا و خۆشەویستی ئێمان بەڕاستی من بەتەمای کەسیان نەبوو هەمومان کە لێک پەرتەوازە بووین کەس ئاگای لە کەس نەماوە تا بوو بە کۆتایی مۆزوعەکەی زیاترمان دۆزی و تەلەفۆن لەو کاتیان هەنی زۆر سەیرە شارەخان شەبەکەی مۆبایل لەو کاتیان لەو شوێنە نەبوو من پرسیارم زۆرە لەسەر ئەو بابەتە بەڵام کاتی هاتووە پرسیارانە بوروژێنم هیوادارم زوو ئەو پرسیارانەی ئێمە وەڵام بدرێتەوە شەبەکەی مۆبایل نەبێت پۆلیس نەیە ئاگرکوژێنەوە تاخیر بێ نازانم چی هەموو یعنی زۆرم پێسەرە وڵا ڕێگا تاخیر بوو کاکە بە پێ بەهاتی تا 2 ساعتون دەگەیشتە لای چۆن شتی وا دەبێت کاکە لە شوێنێکا شەڕ بێ پۆلیس و ئاسایش و کە ئێمە تاکە شت لە وڵاتە شانازی پێوە دەکەین لایەنی ئەمنیە ئێمە هەندێک کارمەندمان هەیە بیانیە متمانەیان بە وڵاتە کردووە متمانیان بابلیۆن کردووە تۆ لەگەڵمان کار دەکات دەبێوانە ژیانیان پارێزراوە بێ ئەوانە هاتوون خزمەت دەکەن من هیوادارم لایەنی ئەمنی ئێستاش لە بەرامبەریان بێ ئومێد نیم و باوەڕی بەتینیشم بە هێزی ئاسایش هێزی پێشمەرگەی کوردستان کە سڵاومان هەیە بۆیان ئەو وڵاتە دەپارێزن و بەڕاستی ئێمەش بەو نەفەسە پارێزگاری لێرە بووین باسی ئەو مژدەیەت کردوتت ئێستاش چاوەڕێی مژدەیەکەم لەلایەن هێزەمیەکانەوە کە پێم بدرێ ئەو مژدەیە بەچی بێت ئەو مژدەیە ئەوەیە بێن پێمان بڵێن کاکە ئەو کردەوەی کە کرا چۆن بوو لەبەرچی بوو چێ کردی بۆ کرا لەبەرچی کرا چێن ئەوانەی کە ئەو کردەوە دەکەن واتەشتا پێتان نەدراوە نەخێر ئێمە تەنها داوای یاسایمان تۆماکۆ باسم کرد لەبەرچی دەکرێم کردەوەنە کاکە بە بابلیۆن نییە باشە چێ گرنتی ئەوە دەکات کە من لە ئەگە پێتان بڵێن پلانی 2016 بابلیۆن چی هەیە لە سلێمانی باشە کە دەمانەوەی چی بکەین ڕەنگە ینی ئێستا زوو بێ قسانە بکەین بەڵام ئیڤنتی تر هەیە لە سلێمانی لە شوێنەکانی تر
جگە لەوە شارەخانیمە لەگەڵ نەورۆزە مێژووکی گەورەمان هەیە بابلین هەموو ساڵ لە نەورۆزدا بۆ خەڵکی کوردستان کاری باشی کردووە ئێمە لە شاری هەولێر 11 ڕۆژ فیستیڤال کراوە لە پارکی شانە دەرکراوە بە هەمان شێوە لە شوێنێکی ئاوا گشتی بۆ کوپا ژاڤیلاند هیچ کەسێک بەردێکی ناهێشت لە دوهۆ کردومانە بە هەمان شێوە لە شوێنەکانی دیکەی کوردستان یەک نمونەی بوسوک دێنمەوە یانەی هەولێر کە گەیشتە خولیانەکانی ئاسیا کە نوێنەرایەتی کوردستانی دەکرد بەسەر کەوتبوو کەناڵی جەزیرە کە سەر زەمیارەکان دەگوازێتەوە لە شەرق ئاوسەد هەمووتان دەیزان یاریگەورەکانی خولە گەورەکانی ئیسپانیا و ئیتالیا و ئیلا ئاخیری دە بە دوای کۆمپانیایە کە دەگەڕا کە ئەم یاریە وێنە بگرێ بیگوازێتەوە تاکە شوێن دۆزیەوە کەناڵی ئەزەزیرە کۆمپانی بابیلۆن بوو کە یاریەکانی یانەی هەولێر ئێمە دوێنەمان دەگرت کەناڵی جەزیرە لێ وەردەگرتی چۆن NRT دوو ئاوا دەویست بۆی بگوازینەوە بە هەمان شێوە کەواتە ئێمە لە کاتی هەبوونی کاری وەرزشیشا فریا کەوتوین ویستومانە ڕووی جوانی کوردستان پیشام دێن ئەی چی بە ئێمە دەڵێن بەیانی یانەیەکی کوردستان یانی سلێمانی یانی هەولێر یانی دوهۆک چووە خولێکی نێودەوڵەتیەوە لە کوردستان کۆمپانیایەک نەوە بیگوازێتەوە ئەو کاتە نەڵێن ئەم وڵاتە لەکوێیە ئەی ئێمە داوای دەوڵەت دەکەین کاکە تۆ بە دەوڵەت بێ کۆمپانیات هەبێ بێ کەناڵی باشت هەبێ بێ هونەرمەندی باشت هەبێ ئەبێ گۆرانی باشت هەبێ جگە لەوەش ئەگەر ئەمە جەماوەری هونەری کوردستان بێ بەڕاستی جێگای داخە جەماوەری هونەری چۆن دەبێ وابێ ئەو جەماوەری هاتبوو جەماوەرێکی هونەریە هاتوو گوێ لە گۆرانی بگرێ چیە گرنتی ئەوم داتێک کە بەیانی ئەمە کۆنسێت بکەین لە کوردستان هەمان شتە ڕوونایەتەوە کاکە یعنی ئەگەر تۆ هاتی بۆ شار عەزیزەکەی من چاوەکەی من ئەوێ شوێنی شەڕ نییە تۆ زۆر کەسێکی قارەمان و بوێری دەست کە چەک و بڕۆ دیفاع لە کوردستانە بکە و ئەو پێشمەرگانەی کە ڕۆژانە خوێنی خۆیان دەکەنە کاسەوە بەڵام تۆ مێ وڵاتەکەی خۆ دوێران بکە باشە ئێستش ترسێکتیایە ئەگەر جارێکی تر کۆمپانیای چاوی گەشتیاری بیاوێ ڕێبکەوێتەوە لەگەڵتانە بۆ جارێکی تر کارێکی لەو شێوەیە بڕیارەیەن کە دەست پێ بکەنەوە بەس ببوورە ترس دەچی ترس لەو ئەمنیەتی کە باست کرد ترس وەکو خودی خۆمان ئێمە ئیمانێکیوەمان بەخوای گەورە هەیە کە ئەو ڕۆژەی مردن بێ پێشوازی دەکەین لە کەس ناترسی و باوەڕیشمان بەوە هەیە بۆ ئێمە سلێمانی هەولێر دهۆک ئاکرێ قەرەداخ هەڵەبجە هەمووی یەک شتە بەڕاستی ئێمە ئومێدوان وایە گەنجی کورد خۆی ڕۆشنبیر بێ پێشەوەی پۆلیس بیگرێ خۆی ڕۆشنبیر بێ پێشەوەی ئاسایش بیگرێ خۆی ڕۆشنبیر بێ پێشەوەی پێ بڵێ کاکە بردمە هاوێژە ئەبێ من بڕوا بکە چاوەڕێ ئەوم دەکرد چەند گەنجێک بێن ببنە پاسەوان لەو ئێسێنجی بابلێن بڵێمە با هیچ یە نەکەین ئەمە گوناحی ئەوان نییە گوناحی کەس نەبوو ڕووداوە ئەمە بە گوناحی حساب بکەین با چاوەڕێیان بکرد بزانێ ئایا کۆنسەتەکە دەکرایان نا ئایا ئێمە هاتین بۆچی هاتوین من ئێستا شتێ نەگەیشتمەوە گەنجانە بۆ بەرداوێن یعنی نازانم بەڕاستی و بابەتی دووبارە بوونەوەش ئەمە پێویستی بەوە هەیە کە لەمە دوا هەر شوێنێک هەر دەستگایەک کە دەست دەکا بە کۆنسرت ئەبێ ئامادەکاری بکە لە ڕووی سکیوریتیەوە ئەبێ خەڵکێک بێ ڕێنمایی خەڵکە بەڵام نەک تۆ 100,000 کەس لە شوێنێک کۆکەیتەوە دەستان خۆش بێ کاکە مەش حەزەکەین قەرەباڵغی و جەماوەر هەبێ بۆ هەموو کارێکی هونەری هەر لە کارێکی شانەوەی بگرێت تا دەگاتە کارێک کە لە هۆڵێکی سینەما عرض دەکرێت بەڵام نەک بەو شێوازە تۆ خەڵک کۆکەیتەوە و دوایی بزانێت نتیجەکەشت ئەوەیە باشە وەڵامەکەت چی بوو بەڵێ بوو یان نەخێر بوو ئێمە بۆچی بۆ جاڤیلان بەڵێ ئەمە دەگرێتەوە سەر ئیداری کۆمپانی بابیلۆن ئێمە خۆ بڕیار نادەین ئەوان بڕیار دەدەن ئێمە لە بابیلۆن بەوە سەربەرزین کە هەمیشە لە سەروی خۆمانەوە بە پێی سیلسیلەی ئیداری شت دەڕوا عەبدوڵغەفار لێرە ئیش دەکات دوایە دەچێت بۆ لای کاکسەلوان بۆ لای کاکنشوان بۆ لای کاکەکانی تر هەموو بڕیار دەدەین بەیەکەوە بەڵێ لە بابیلۆنا بەڕێوەبەر هەیە بەڕێوەبەری تەنفیزی هەیە بەڕێوەبەری ئیداری هەیە هەمویان بەیەکەوە بڕیار دەدەن دواترەکەونەوە توێش ئەگەڕێمە وڵات لە دوای وەرگرتنی ناوبڕێ وەرەگرینەوە گەڕێنەوە وڵاتان سڵاتان لەبێت درێژادەین بە گفتوگۆکانمان پێم باشە بچینە لای میوانەکان بزانم ئەوان تێبینی و پرسیاریان چێ لەسەر کۆی ڕووداوەکە و هاوکاتی شکارە تایبەتیەکانی کۆمپانی بابیلۆن ئێوارە باش بەخێر بێت ئێوارەتان باش دوو پرسیارمەیە بێزەحمەت بۆ کاغەفار ئێوە وەکو کۆمپانیای بابیلۆن ئامادەن جارێکی تر دەستکەنەوە بە بەرهەمهێنانی دراما پرسیارێکی تریشم ئەوەیە درامای هەنگاوەکانی سەر خۆڵەمێش کەی ئەکەوێتە پەخشەوە زۆر سپاس با ئەم وەڵامی ئەمە وەربگرین و دواتریش دەسەر بابەتی دراما بەشەکەی لە شاری سلێمانیە کۆمپانیای بابیلۆن لە ماوەی ئەو کە لە شاری سلێمانی دوو درامای بەرهەمهێناوە یەکێکیان تارمایی تاوان کاک بەکە ڕەشید ئەوەی تر هەنگاوەکانی سەر خۆڵەمێش خات و گەزیزە کە وەکو یەکەم ئافرەت توانی بێتە دەرهێنەر و کاری بۆ بکە بۆ بەردەوام بوون ئێمە
کۆمەڵی پلانمان هەیە کە ڕەنگە لە داهاتوو ڕای بگەینین لەگە بە ڕێزانمان لە کۆمپانیا بابیلۆن چونکە بەڕاستی بالێرە ئەوەش ڕوونکەمەوە ناکرێت بابیلۆن لەوەش هەر قوربانی بدە دراما بەرهەم بێنێ بەڵام شاشەکان تەنها درامای دۆبلاسکراوی دەبێت درامای کوردی خۆمان فەرامۆش کراوە خەریکە خەڵک دیمەنەکانی ئەکتەرانی کوردی بیرەچێتەوە هەر خەریکی ئەوەین کە درامای بیانی من نەموتۆ درامای بیانی بانە بێ من ئێوە ناکەین بەڵام لەگەڵ ئەوەش تۆ نابێ گوڵەکانی خۆت بەلاوە بنێ دڕشی بێگانە بۆ بکەی پلانەکەتان چۆنە بێت پلانەکەمانەوە دەبێ بەڕاستی ئەگەر ئەو درامانەیە بەرهەمان هێنا و بازارێکی باشی هەبێ چەندە هەنگاوەکانی سەرخۆڵمێش بۆ جوابی ئەو برا خۆشەویستم لە کەناڵی بابیلۆن نمایش دەکرێت کە ئەویش کەناڵێکی تازەی و لە داهاتوو ئەو نیە بزانم لە تێستایەوە لە تێز بە شێوەی لۆکاڵ بەڵام لە بۆ ئاسمانی لە داهاتووش نزیکدا ئینشاڵڵا کاری لەسەر دەکەین بەڵام وەکو پرەنسیپ تا ئێستاەوەی کە وەکو زانیاری لای منە لەو کەناڵە نمایش دەکرێت و ئەگەر دوایش گۆڕانکاری بەسەردا بێ بێگومان ڕوونکردەوەی دیکە دەکەین باشە کێتر پرسیاری هەیە دەستخۆشتان لە یەکەم ڕاستەکە ئێمە بە کوردی قسە بکەم لەسەر و وەزای ڕوویاوە هەڵبەتە من تا ڕادەیەکەوەی نزیک ببنا کاغەفار و ئەوانەوە کە وە کۆمپانیای بابیلۆن کۆمپانیای بابیلۆنی چێکە لەو کۆمپانیای کە کۆمپانیایانەی کە خۆنەویستانە و هونەرویستانە هەمیشە ئیشی کردو بۆ بەردەوامبوونی هونەر لە کوردستانە هەڵبەتە پێویستی بە وەسف نییە پێویستیان بە وەسفی من نییە مە وەسف و مجاملە نییە کارەکانیان دیارە بەنسبەتەوە وەسعی ڕوویاوە ئەکرێت چەند هۆکارێکی لە پشتەوە بێ یەکەم پەروەردەیە نەبوونی پەروەردەیەکی باش لە سەراسی ئیجتیماعی ئەو شتێک کە ڕوویاوە کارە ساتی ئیجتیماعی ئەگەر خوێندنەوەیکی کۆمەڵاسیانەی بۆ بکرێ لەبەرەوەی پەروەردە وشیاری دروستەکات ئەوەی کە ڕوویاوە لەوێ غیابی وشیاریە بەڕاستی چکە ئەو تاکانی کە ڕۆشتونەتەوێ بە حسابی خۆیان ڕۆشتون بۆ گوێگرتن لە هونەر و مۆسیقا لە قەوسێکا کە تێبینی هەیە لەسەرەوەی ئاوا هونەر بۆ یان نا کە لەوێ کراوە دووەم شتێکەیە لە دەرووناسیە پێوترێت دروستبوونی ئەقلی جەماعی کە تۆ تاکێگەڕاتە ناو کۆمەڵێکەوە تر حەفلە بێت شەڕ بێت مزاهرە بێت ئەو تاکە ئەقلی ونە بێ و ئەقلێکی جەماعی دروستە بێت کە تەحەکومەکە بەسەر هەمویانەوە هەرەوەی کە ڕوویا لە چاویلاندێژەوەیە ئەوەی کە ڕوویا لە چاویلاند ئەوەیە ئیجنا دڵنیا بەوەی کە لەسەر سیارەکەیە پانیەکاتەوە لەویالی پرسە بڵێەوە بۆواکەی دڵنیام جوابی پێنیە وڵێ نازانم و لە کۆتایی شار ڕەنگە پەیوەندی بۆ وەزع ئابوووریەوە بێت کە لە کوردستانە هەیە بە هەموو جونگەکانی ژیانی کۆمەڵایەتیا شۆڕ بۆتەوە و ئەتر تاک دەفعەکە دوجار لە شتێکە تەقێتەوە دوجار ئەتوانم بڵێم ئەوەی بابیلۆن بڵێم بابیلۆن ئەگەر هیچی نەکرد بێ لانی کەم ئەو دەنگانەی ئەو ڕنگانی کە بەجددی خەریکی هونەرن لە کوردستانە ئەو نایڵەون بن لەسەر شاشەکان دەستخۆشیمانێ بۆ ملێ زۆر سپاس بۆ تێبینەکانت کێتر پرسیار و کۆمنتیە پرسیارەکەم بۆ کەس نییە باکات یاوەڕەکانیشم زۆر نەگرم بۆ تەنها کەسێکە کە کاکشا سوارە من ڕاستە خۆ با ئەو بڵێم من کارمەندێکی ئەو کۆمپانیامیێنە گرم لێ ینی من سەیرم پێەیە من کە چوو بێتمە شوێنێک کارم کردبێ پێویستم بەوە نەبووە بە ئەمنیەت بڵێم بە ئاسایش بڵێم بەچێ بڵێم بەچێ ئەوە نەبووە من هاتومەتیە کارەکەم هەروکو سیستەمەکەی جارانی بابیلۆن وامەس کردووە کە بەردام خزمەت دەکرێم چەند کەسێک بێت چیت پێویستە چیت ئێمە بە شوێ سیستەمیشمان کردو من کارم بەوە نییە من خۆم لە ناوی سێنجەکەی بووم کە پێشوی بسووتی هاتومەتە خوارەوە ینی من سێرم پێە تۆ 2 ساعتونی و لەژێر ئەو ڕەحمەتەیابی کەسێک نەوێ پرسێ کاری من بەمە نیە تعویزی کۆمپانیاکە معیشەتی من و دانی کومبانی توانم بسەوە بازار تەما دەفرۆشم فەخری پێوەکەم کاریشتر هەیە بەڵام ئەمە کاری منە ئەم کۆمپانیا دەرگای بۆ کردومەتەوە ئەگەر وا بڕیار بێ ئەم کۆمپانیا هەڵەیەکی کردبێ ئەمە شتێکی ترە کە نەی کردووە بۆچی بەم شیوە بکرێت بدوایە بۆ کەس خۆی لێ ناکە بە حاکم بە بڕیاردەر بە قەراردەر بڵێ من بووم یا من ئەیکەم من چاچێکم من نازانانی کاکشا سوار ببورن کاتیشتان نەگرم شتێکم خوێندەوەی بەڕێزیان بوو دوجاری گوێم لێ بوو بە دەنگی خۆی ئەڵێ ئەو زەرەرە مادیانی کەوتون ئەوە ئاسایی و بەڵام گرنگەوەی کەسیتیانە کوژرا و ئەوانی تر ئەبێتەوە ئەوە سوپاس بەخوا کەسیتیانە کوژرا منش هاوڕام لەگەڵ ئەو دێڕی بەڵام دێڕی دووەمیشیە بێ هاوڕابمەوە لەگەڵی کاوەی تر کە ماوە با چا بکرێ و ئاساییە من هیوادارم ئەو دێڕی دووهەمی جارێکتری پێ بچێتەوە چوو کاوکو پێم و دیتم بابیلۆن ناتۆ خزمەتی بکە بابیلۆن ناتۆ کاری جوانی بۆ بکە ئەو چاویلاندە کە بۆ شوێکە نەیانتوانی ئەمنیتی پارێزن ئەگەر بابیلۆن ئەو پەخشی بۆ بکردنە ئەو کاتیان زانی چ جوانیەکەیە بۆ ئەو باشتر بوو بەڵام ئێستا کە بۆ بەو شێوەیە بووە
پێویستە کات تاویزی کۆمپانیاکە بداتەوە پێویستە بۆی هیوادارم گوێی لە قسەکانم بێ ئەگەر جێشی لێ بێ دوای بیستێ پێویستە ئەو ئەمە بکە من کارم بە حکوومەت نییە نازم دەستەکانت خۆش بێ کۆمپانی چاوی گەشتیاری ئەوەندەی کە زانیاریمان لە 132 سکیوریتی تایبەتی هەبووە بۆ پاراستنی تەواوی پرۆژەکە و تەواوی و کەسانی کە لەوێ بوون ئەمنیەتی و شوێنە بپارێزێ بەبێ هیچ جۆرە چەکێک بەبێ پارێزگاریکردنی هیچ جۆرە کارێکی دڕندانە تەنها ئەمنیەتەکەی پاراستووە بەڵام لایەنی دوومە بێ هێز ئەمنیەکان بن کە بەڕاستەوە ئێمە شتێ ناگەین بۆچی لایەنە ئەمنیەکان بێدەنگن ئەگەر ئەمە کۆمپانیای چاوی گەشتیاری کۆمپانیایکی حزبی بووایە زۆر بەدڵنیایەوە و بەباشی پارێزگاری لێکرا زۆر بە کورتی ببوورە فەرموو من ئەڵێم خۆم لێ بوو من خۆم یەکێک بوو لە خەتی کامێرەکان کوامە بوو سکیوریتەکەی کە لێ بوو حەو کەس بۆش کەس بڕوا بکەوانە ناتوان خۆیان پێ بەڕێوە بچێ ئەسڵم پشتیان لە خەڵکەکە بوو سەری ستیجەکەیان نەگرت ئەمە سکیوریتی نییە خانمیان بەم شێوەیە سکیوریتی ناکرێ یعنی من ببوورە سەوسی کەس من 30 کەسیشم نەدی من 15شم نەدی بەرپرسم لەوەی کەیلم ئەو قسانەی کە من لی مەسوولم شاهدیەکەش هەر بە سوورەکانی شادیارن لە مۆبایلەکەی خۆشمان دوجار پێتانە دەم تەماشایەکە ئەگەر 5 بۆ 6 کە زیاتری بینی من ئامادەم بۆ چێبی بەداخەوە کە من لەوێ نەبووم و ناتوانم هیچ وەڵامێکم پێ بێ بەڵام دڵنیام لەوەی کە کۆمپانیای چاوی ئەگەر بۆ خۆشەویستی شوێنەکەی خۆشی بێت ئەم کاری کردووە بۆ پاراستنی شوێنەکەی خۆشی بێ ئەم کاری کردووە بەڵام ئەبێ حکوومەت زۆر بەجددیانە و زۆر عاقڵانەتر بتوانێت ئەم جۆرە پرۆژە و جۆرە پرۆژانە ئەگەر هوەری بێ کللتوری بێ هەرچیەک بێ بیپارێزێ جا لە چاویلاند بێ یا لە بەردەرکی سەرا بێ لە ماڵێکا بێ لە مؤسسەیەکی عەلامیە لە هەر جێگەیەکی ترا بێت کەیتر پرسیاری کۆمنتیە فەرموو بچمە لای بەڕێزە دەمێکە چاوەڕێ پرسیارێکەمانەوەیە کە بۆچی کۆمپانیای بابیلۆن لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەڕێوەچێت و پرسیاری دووەمیان بۆچی ئەو گرنگی زیاتر بە ستایلی دەرەکی ئەدەن مەبەستم زیاتر گرنگی بەو هونەرمەندانە دەنکەوە ستایلی دەرەکی بەکاردێنن بۆچی زیاتر گرنگی بە هونەی ڕەسەن نادەن بەڕێز لەبارەی نزیکی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان ئێمە نزیکی لە هەموو کوردستان لە هەموو حیزبەکان لە یەکێتی نیشتیمانی لە هەرچی حیزبە لە کوردستانە بەرەوەی بابیلۆن ئەو ستێجی کە دایناوە بۆ پارتی کە ئیڤنتێکی پارتی بەسەر بەرەوەی چووە بزان بۆوانیشی داناوە بابیلۆن کردێکی تایبەتی بەرهەمهێنەرە نەخێر هیچ کەسێک لە بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ئەم کۆمپانیایە نییە خاوەنی ئەم کۆمپانیایە سەلوان زەمیل زەیتۆیە چێ مناقەشەی و قسەیە دەکا بەسەرچاو ئێمە مناقەشەی دەکەن قوربان کەناڵی چوار و کۆڕک پێش ئێمەش خەڵکانێک بەڕێیان بردووە پارتی نەبوون کەناڵ کۆڕە کەناڵ چوار ئیکەرتێکی تایبەتە پێ دەگوترێت کۆڕک تلیکۆم کەناڵی کۆڕە کەناڵی چوار کەناڵێکی هونەریە تۆ پێم بڵێ لە هیچ ڕاگەانێکی ئەوانەی کە بەڕێوە چووە بۆ هەڵبژاردنەکانی کوردستان تۆ بینیتە ڕکلامێ بکرێ بۆ کەسێکی حیزبی لەو کەناڵە ئەم کەناڵە بۆ هەموو هونەرمەندانە بۆ هونەرمەندێکی باکوورە هونەرمەندێکی باشوورە هونەرمەندێکی ڕۆژاوە تۆ گە سەیری بەرنامەکانی کۆڕک بکەی سێ بەشی لەم شارە بەرهەم دەهێنرێ ئەو هونەرمەندانی کە قسەی تیا دەکەن وەڵاهی سوێنتان لەسەرم نییە سێ بەشی هەر نازانێت پارتیش چییە بەڕاستی یان حیەشێتی چییە یان گۆڕان چیە هونەرمەندە دێ لەوە قسە دەکات کەنا با ئێمە عەزیزەکەی من ئەگەر جەنابەت ئەو تەفسیرەت هەیە تۆ ئازادی چۆن بیر دەکەیتەوە بەڵام من بەرپرسم لەوەی کە دەیڵێم بەرپرس نیم لەوەی کە تۆ چۆن تێ دەگەی ناببوورە حەق خۆیتی پرسیارکە ئازادە بەڵام لەبارەی هونەرمەندانی بیانی من ببوورە کاتمان زۆر کەم ماوەتەوە پرسیاریشمان ماوە کاکە جامە نووسنگەیەکمان لە سلێمانیە بەقەدر بارەگاکەوی ئەشەیت ببوورە ئەی بۆ تۆ ئەوە ناڵێمە نووسنگەیەکمان لێرەیە دراما لە هەولێر نەکراوە کاتمان کەم ماوەتکە دراما لەوێ نەکراوە لێ نەکراوە لەبارەی هونەرمەندانی بیانی وە بزانام جوابم دایەوە بۆ گەشتیاری تۆ حەزەکەی چون وەڵامی ئەوە دایەوە کاکە کوردیش هەموو کردو تەواو مناقەشەکەم با ڕاگرین تکایە لەبەرەوەی کاتمان نەما وەڵامی درایەوە کە لەبەر ئەمەنیە کە ئێمە بیانی بێنینەوە ناببوورە باسی کلیپی هەمومان حەزمان لە گۆرانیە باسی کلیپی کرد ئەو ڕەنگە وابی بکە لە کەناڵی کۆڕەکەر بە ڕێزان دەتوانم بڵێن لەو ماوەیە چەند کلیپ کراوە بە هونەرمەندانی کوردستان لە کۆڕە دەبەزێ زائیدەن لە دنیادا کۆمپانیای ئێستا بۆ نمونە کەناڵێک وەکو MBC کۆمپانیایەک بەڕێوی دەبە صاحبی MBC بەڕێوی نابە ئاسایی ئێستا مەسەلەن کۆمپانیایە کە بێنە ئارتی دوو بەڕێوە بەرێ گرنگەوەی NRT ناوەکەی NRT بەڵام چی لە ناوەرۆکیە هەیە ئەم کۆمپانیا لێ بپرسە بابیلۆنیش بپرسە لەوەی کە لە کۆڕک دەڕوا ئەی باش ئێمە 2 ساڵە فەرم و سیر کە سرودەکان بۆ پێشمەرگە لە کەناڵ چوارە دەڕوا کە یەک بەرنامەی تیا ناکەین بەس بۆ معنەویاتی پێشمەرگە
ئەمە هەیە. باشە ناتوانین پرسیاری تر زۆر زۆر بە کورتی فەرموو. ئێوارە هەمووتان باش زۆر بە کورتی ئەڵێم ئەوەی ئێمە کە لە برادرانیش جۆمان لێبوو ئەوەی باسی ڕەخ نەکرا لەم خەتای ئەو خەتای فلان باسی ئەومان نەکرۆ پلانت چییە بۆ کۆنسێتی داهاتوو تۆ کۆنسێتێکەکەی بە ناوی هوەرەوە شارەخان یەک دقە وڵەتم بێ کۆنسێتەکەی بە ناوی هوەرەوە بەڵام تۆ هوەر بە دێڕە ئەکادیمیەکەی تا کوێ ئایا هوەری میلێ چێتە قاڵبی هوەرەوە ئەمە یەک دووەمیشت ئەوەی جەخت کرایەوە لەسەر ئەوەی چەندێک خەڵکیە بۆ چاویلان و چەندێک زەخت چێشە سەری بۆ کەناڵی ڕاگەاندن کە ئەلانی کە لەسەرەوە ئەو پلان بۆ دانەرا کە تۆ چی ئەەکەی بۆ ئەوە ئایا ئەبوو خێزانی بێ ئەمە باشتر بوو ئەمە ڕوونایە بەڵام چی بکرێ باشترە بۆ ئەوە دەستەکانت خۆش بێت کاغەفار پێم وابێ ئەمە وەڵامی نییە بەڵام من پرسیارێکت لێ یەکەم کاری ئێوە بۆ باشتربوونی کارەکانتان بۆ دەستپێکێکی تازە بە بارێکی دەرونی زۆر باشترەوە چێ بێت هەر بەسەری باو بە ڕێزە دڵگران نەبێتەوە وەڵامە نەداوەتەوە بەڕێو سوونی ئەوەی کە ئەو باسی دەکە هیوادار بم کە بەڕێزێکی لە جاویلان جوای باتەوە چکە پەیوەندی بۆوانەوە هەیە ئێمە لایانی جێبەجێکار بەڵام چۆن بەڕێوە چۆن ئامادەکرێت ئێمەش حەزمان لێ زۆر باش ئامادە بکرێت پلانی ئێمە لە داهاتوو پەنا بەخوا بەردەوام دەبین بابیلۆن وەکو کەناڵێک کە خۆی بە مڵکی هەموو کوردستان دەزانێت کوردستانیش بە مڵکی خۆی دەزانێت ئێمە بابیلمان نەچێ بابیلۆن لە کاتی هاتنی تەوژمی ئاوارەکان کە بە یەزیدیەکان برا مەسیحیەکان ئەوانەی عەرەبی خواروی عێراق هاتن ڕویان لە شاری هەولێر کرد 500 خانەوادە کە من خۆم یەکێ بووم لەو کەسانێک کە لە بابیلۆن ئاگدار بووم بابیلۆن باڵەخانەیەکی گەورەی گرت بە کاملی ئەو 500 خانەوادەی لە ئامێز گرتووە تا ئەم دەقەی من قسە دەکەم بابیلۆن کرێبینایەکەدا بۆی ئەوان تێیدا بژین بۆی ئەو بارگرانی کە هاتوتە سەر شاری هەولێران سەر حکوومەتی هەرێم ئێمە بەشێک بینەوە ینی بەڕاستی ئمە هەندێک شت هەیە ناتوانانی ئەوەندە باسیکەین ئەوەندە وەسفیکەین هەموو جا برادەرانمان قسەیەکی جوان هەیە لەناو بابیلۆن نایکین ئەڵێ مشکلی بابیلۆن ئەوەیە کە ناتوانێت باسی خۆی بکە ئێمە کەناڵ سوار و کۆڕک بەڕێوە دەبین خەریکە تەفسیرێکی ترمان بۆ دەکرێت هیوادارین لەکردنەوەی کەناڵەکە زمان حاڵی ئێوە بێتوە بێگومان جگەلەوەش شارەخان لە کوردستان ناکرێ ئێستا تۆ دانیشی بڵێ NRT دوو ئەمە کراوە ئەبێ خەڵک خۆی بەڕاستی ئێمە یعنی بەڕاستی کۆمەڵێشتمان کردووە بڵێ غەدر لە ئێمە کراوە لۆگۆی ئێمە شاراوەتەوە لە هەندێک کۆنسێرتا لە هەندێک شوێنە ناومان نەهاتوو ئەمانە ڕاستە ڕەنگە ئێستا بینە لە خۆشەویستەکەن ئەو خۆشەویستان لێردانیشت و نەیانزانی بێ بەڵام ئێمە تەنها ئەوەی کە لەسەری بەپرسین ئەوەیە خزمەتە نیشاندانی ڕوویەکی جوانی کوردستانە نیشاندانی ئەو کوالێتێ بەرزەیە کامل لە ئێمە ئێستا حەز ناکە بچێتە دووبێ بەدیا کۆنسێرتەکە دانیشی بچێتە تووشە بەدای کۆنسێرت دانیشی کاکە بۆ تۆ لە وڵاتی خۆتان نەیبینی بۆ تۆ لێرە نەیبینی ئەم کارە جگە لەوەش بەڕاستی ئێمە لە فیستیڤالەکان کە بەڕێوە چووە بە تایبەتی لە شاری هەولێر دهۆک تەنها بۆ هونەرمەندی کورد کراوە لە شاری سلێمانی تەنها بۆ هونەرمەندی کورد کراوە لە هاوینە هەواری دوکان پارنا پێدا بۆ گەشتیاری کرا هەر ئەو بەڕێزانەی کە لەگەڵمان لە کاردان بڕۆسەر کە بزانشی هاتووە نازدار چۆپی میدیا حوسێن کۆمەڵی هونەرمەندی خۆشەویست هاتوو لێ گۆرانی گوتووە وڵی لە ژاویلانیش قەرەباڵغتر بوو باشە لایانی ئەمنی خۆتان یان باری دەرونی تەواوی کارمەندەکان کە لەوەیە کارەکەن و بە تایبەتیش لەسەر SNG بوون ئێستا چۆنەوە قەراریشە باگروتینێکی باشترەوە بەردەوام بن وڵی من لە زیاتی ئەو کارمەندە بەڕێزانە ناتوانم هیچ قەرارێک بدەم بەڵام من ئەوە دەڵێن بابیلۆن کارمەندەکانی چونکە لە ئیڤێنتەکانە زۆر بەهێزن و زۆر بەتوانان ئێستا شەر بەردەوامن من بەڕێزانمان لێرە ئێستا لەسەر بەرنامەکانی خۆیان بەردەوامن و بەردەوام ڕیکۆردی خۆیان دەکەن کاک مەریوان و برادەران خەریکن اینجا بابیلۆنیش بەڕاستی چەند ڕۆژە نەوەستاوە لە کۆمپانیا دەوام هەیە ڕۆژانە پێشوازی خەڵکەکرێ ئێمە سوپاسیەوان دەکەین کە بەدەنگەوە هاتوون و سوپاسیەوانش دەکەین کە هاتوونەتە پێش بەدەنگ بابیلۆنەوە هاوخەم بوون و بۆ پلانی داهاتوشمان وەکو وتمان ئێمە چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکەین کە ئومێد بەخشین یاخود ئومێدەوارین کە لایانی ئەمنی لە شاری سلێمانی لە کوردستان بەگشتی نەک بۆ بابیلۆن بۆ هەموو کۆمپانیایەک تەنانەت بۆ کەناڵێکی ئاوا تەنانەت بۆ هەر کەناڵێکی دیکە لە کوردستان خەمخۆر بێ پارێزراو بێ حەز بە بەسوولێت بکە ئومێدەوارم بتوانین ئێمەش لە کوردستانێکی ئازاد و سەرفرازدا بەردەوام بین و یەکترمان خۆش بێ و بەڕاستی وەکو ئەو برا بەڕێزە باسی کرد گەنجی کورد لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە چیتر وابیر نەکاتەوە نەک سووتاندنی کەلیپەلی بابیلۆن بەڵکو سووتاندنی یعنی باوەڕ کە ئەگەر دارێک لە ژاویلان شکابێ بابیلۆن پێی ناخۆش تێگەیشتی نەک تەنها ئەو SNGە نەک تەنها ئەو کەلیپەلانێکە هەمانە کاکە ئەو SNG بە تەنها بۆ من و بۆ تۆ بۆ ئەو خەڵکە نەبووە ئێستا لە کوردستان بەیانی بۆ نمونە ئەگەر کارێکی زۆر گەورە هەیە بە ئێمە بوترێ بابیلۆن وەرن بیکەن بێ SNG ناکرێ ئەنی SNG ڕێگای هیچ شتێکی نەگرتووە لەو کارە SNG ئەسڵەن ئەگەر لەوێ نەبووە ئەو دیمەنە خەڵک نەدەبین لە دنیا
دەسەکانت خۆش بێ کاک غەفار سپاس بۆ تاوی زانیاریەکانت بە هیوایەوەی کە لە دڵی تۆیەوە لە مەبەستی تۆیا بۆ بەگەیشت بێ زۆر سپاس بۆ بۆ بەرنامەکە تو هیوادارم ئێوەش سەرکەوتووە دەسەکانت خۆش بێتەوە یەکەم کۆتایی هات چاوەڕوانی تەوەری دووەم بن. دووبارە سڵاتان دەبێ نەرمەدێکی خۆشەویست ئەم ئێوارەیە ئەبێتە میوانی ماڵەکانی ئێوە ئەویش کاکەڵکەوت محەممەدە کە لە دوور لە شاری سلێمانی بۆتە میوانمان کاکەڵکەوت ئێوارە باش زۆر بەخێر بێ سڵای خۆت بگەێنە سپاسی بەڕێزەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم دەستخۆشی لە جەنابتەکەم زۆر سپاس ئەمەوێ سەرتا دەستخۆشی لە مامۆستا حامید بکەم و لەگەڵ کاگ و شارەکە لەرە حازرە سپاسی ئەوە نەشەکەم کە بینەریم کەناڵە زۆر بەخێر بێت سەرچاوان بەخێراتنی موزیسیانەکانەکەین ئێواری مولایەک باش دەست و چاوتان خۆشمان بنەبن کاکەڵکەوت دەستپێکی کارە هونەریەکانی خۆتمان پێ بڵێ بزانین کەی دەست کردو بە کاری هونەری بەڵێ من لە ساڵی 2000ەوە دەستم کرد بە کاری هونەری لە ساڵی 2007 سیدیەکەم پێکە ناخۆی لە حەوت تراگرت لە ساڵی 2014 عفوان دەستم کرد بە ئیشی پێشووتر عازفم دوایتر خۆم دەستم کردەوە بە گۆرانیوتن کۆرسێتێکم لە کەلار کرد دوای بوو لە هەولێر کردم لە چەمچەماڵ کۆمەڵێ ئیشی جۆرا زۆرمان کردو لەگە برادرانی کۆمەڵی هونەرە جوانەکانی چەمچەماڵ لێرەوە سڵاو ڕێزم بۆ هەموویانەیە کاکە هەرم کاکەی و مامۆستا فەیسەڵ و جەماعەتی تر و ساڵی 2007 سیدیەم بڵاو کردەوە ئێستاژەر بەردەوامی لەسەر کارێکی خۆمانەوە دەستەکانت خۆش بێ مێژێکی باشت هەیە لەگەڵ کاری هونەریات چۆک و موزیک چۆک و گۆرانی بەڵام وەجهەکەت بە شێوەیەکە کاکرێ بڵێم کەم کەس ئەدناسێ ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە وڵای شاراخان ئەوە ئەگەڕێتەوە بۆ زۆر بەمانەزانین باری دارایی هەموو کەسێک لە ئێستاە زۆر خراپە ئەی پێشتر پێشووتریش دیارە دەرفەت نەبووە بە گوێری پێویست دەرفەت نەبووە بۆ ئیشمان نەکردووە باشە بەگوێمان لە یەکێک لە گۆرانیەکان بێ زیاتریش قسەی زیاترەکەی دیسان بارانە ئای ڕێزە وایە ڕێزە دایما چاوی
کاگەڵکەوت پێش ئێرە لەکوێ بووی؟ چۆن؟ پێش ئێرە لەکوێ بووی پێشم بەرنامەیە؟ پێشم بەرنامەیە وەڵا لەگەڵ مامۆستا حەمید وانە جلەکانەوەی بریسکەوتم زانم لەکوێ بووی وتی شارەزاییم هەیە لە ئامێری ئۆرگا یەک پارچە موزیکمان بۆ بژەنە دواتریش با دەستکەین بە قسە ئەو شتێککە خۆت حەزت لێ ئەومان بۆ ئاسفکە دەستەکانە خۆش کاکەڵکەوت ماندوو نەبی بەباز لە ئاواز بکەین مادەم شارەزایی تێر لە موزیکە کەواتە توانی کاراسانی بکەی بۆ کارەکانی خۆت بۆ ئاوازدانان شارە خانەمەی ئاماژەی بۆ بکەم من ساڵی 2007 کە وسی دیەم کرد گۆرانیەکم 100 خۆزگار ئێستا لامە بووی هەر وەکو جاران تۆ دنیامە بووی تەجیلم کرده بوو خەریکی کلیپات بووم بووی ئیشی تا ئیشی تاوان نیو ئیشەکانیشم کرده بوو بەڵام لێرەوە ڕێز و حرمەتم بۆی هەیە هونەرمەند دکتۆر ڕەوا وتیەوە میش دەسم لە کارەکەی خۆم هەڵگرت و مادەکە بوو بە مادەی ئەو بەڵام من 2007 دتمەوە ئەو مادەیە واتە گۆرانی تۆ بۆ بەس ئەو بەڵێ 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 باشە بە هەمان ئاواز هەمان ئاواز ئەتوانی یەک پارچەمان بۆ بڵێ
لە بەرنامەکە شایەتر ئێدە زۆر باشە کەواتە مادەم وایە بەس ئەم شتە زۆر جار بەرگوێمانەکەیە کە هونەرمەندێک گۆرانیەکی ئامادە کردو و تەنیا چەند شتێکی بچووکی ماوەیە تۆماریشی کردویان کۆمەڵێک کاری بچووکی ماوە لە دەنگا بەڵام لەلایەن گۆرانی بێژێکی ترەوە برێ پەیوەندی تۆ لەگەڵ هونەرمەندی گۆرانی بێژ دکتۆر ڕەوایە چۆن بۆ لە پێشتراوە خان هیچ ڕۆبتێکمان نەبووە بەیەکەوە نەشم بینیوە لە نزیکەوە ئەی ئەم چۆن بردننی ئاواز و بردننی ئەم جۆرە گۆرانی و پەیوەندی ئەویان نازانم چۆن دەستی کەوتووە و چۆن وتوێتەوە نایزانم بەڵام ئەوەنی جۆم لێ بوو برادرە تەلەفۆنێکی بۆ کردم وتی کاکە ئیشەکە و ڕاگرە چکە ئیشەکە و تەواو بۆتەوە تم بۆ وتی لەبەر دکتۆڕەوا و توێتەوە تمش دەستم لە کارەکەی خۆمان کردو باشە کەواتە دیارە ئەگەر هەیە لە ڕێی هاوڕێکی خۆت باوەڕت پێی بووە کارەکانی بۆ تۆمار کردویت هەر شتێکی لەو شێوەیە بووە بەباز لە تێکس بکەین تێکستی میلۆدیەکانت ئەو بەرهەمەی کە باست کرد سەد خۆزگای یار ئێستا لامە بوو یەمێکێکە لە تێکسە جوانەکان هەڵبژاردننی ئەو تێکستانی کە خۆت حەزت لێ بەچی شێوەیەەکە وڵا طبعاً هەر ئەو بابەتانم حەزیە من ئەمە ئاماژە بۆ بکەم لێرەوە ڕێز و سڵاو مەگەینمە هونەرمەندی گەورە برایم غەریب چکە ئەو ئیشەکانی بۆ کردم هەر ئەوش لەگەڵ خەریک بووە ئەو سیدیەش هەر ئەو بۆی کردم باشە با گوێمان لە بەرهەمێکی تر بێ ئەمەیان ناوی چێم گۆرانیە ئەمەیان سەد خۆزگایەرەکەیە ئەوەی کەی خۆم ئەوەی کەی خۆتە فەرموو ئەگەر شەیدات بووم پێم مەڵێن شێتە سەد خەم و دەردم جەفایی دووریتە ئەگەر شەیدات بووم پێم مەڵێن شێتە چونکە بە دووری دڵم
بیمارە چونکە بە دووری دڵم بیمارە دڵە ڕەنجە ڕووی یارە یارە دڵە ڕەنجە ڕووی یارە یارە هر وەکو جاران تۆ دنیا مەبوو سەد خۆزگاییان ئێستا لا مەبوو هەر وەکو جاران تۆ دنیا مەبوو چونکە بە دووری دڵم بیمارە چونکە بە دووری دڵم بیمارە دڵە ڕەنجە ڕووی یارە دڵە ڕەنجە ڕووی یارە یارە دەنگت خۆش و بەردەوام بی دەستەکانتان خۆش بێت هاوڕێن جگە لەم ئاوازە چ ئاوازێکی ترێداناوە وڵی دام ناو بەڵام لە ئێستا لە یادم نییە باشە ئەو هاوڕێیانت کە گۆرانی بێژنیان لێیان نزیکی ئاوازە پێبەخشیون یعنی من پیان بەخش نانە باشە وەرم گرتووە بەڵام نەمەخشیوە لەگەڵ خوێندنە وڵی لە چ قۆناغەکە یا وەستاوی مەکتەبم تاوا نەکرد باشە ناوچەکەت لە ڕووی هوەریەوە باشە زۆر باشە باشتر بۆ لە جارانیان ئێستا باشتریان زۆر باش بۆ ئێستا کۆمەڵە زۆر ڕۆشنبیری تایە و بە بەردەوام ئیشی هوەریشی تیاکرێ نا زۆر پێشکەوتو بۆ ئێستا لەوێ چ بەشێکی ناوچە شیرینەکەی چەمچەماڵ یارمەتی دەریتووە بۆ کارە هوەریەکانە شەخصەکانیان ناو هەر چ جێگە بێت چ شەخص بێت یان وەڵاهی شارەخان ئێمە وەکو ستافی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە چەمچەماڵ کاک ڕزگار و کاک سامان بووە مامسافەی سەڵ بووە جەماعەت بە هەمویان ئێستەلات منە ناوەکانە هەمویان یارمەتی دەرم بوونە و کاگەرێم کاگەریم کاکەی ئەمانە هەمویان یارمەتی دەربوون باشە زۆرێک لە هونەرمەندانی گۆرانی بێش جۆرە تەمرینێکی تایبەتیان هەیە بۆ کردنەوەی دەنگەژیەکانی خۆیانیان بەهێزکردنی دەنگەژیەکانیان توی جۆرە تەمرینێکی واکەی وەڵاهی زۆر ئێسمە فترەیەک لەیان ئارتی تەمرینیان پێکردنی قەڵەمیانە خستێریان کۆمەڵێک بەرزکردنەوەی تۆنی دەنگ هەبوو یان نزمکردنەوەی هەبوو بۆ زیاتر ناتەقبوونی پێشکەشکارەکانیان بێژەرەکان بزانین ئێوە شتی لەو بابەتە ئەنجامەدەن تۆزێ بەکەمی برۆڤاکەنێمە بوونیش و کارەوە ئەوانە تۆزێ شارەزایت لە مەقامات چۆنە باش باشی باشە پارچەیەک مەقام کە خۆت حەزت لێیە کە خۆت شارەزایی لێ هەیە پێشکەشمان بکەم ئەو خۆشەویستەی کە باسی دەکەم ڕاستەقینەیە یارە جوانەکەم شەرتی
وفایی شرطی وفایی گاڵتە و پێ ناکەم وەک هەندێک گەنجان لە بیرت ناکەم ئای ئاخ ما من نەمێنم خۆش بێت کاکاڵ کەوت گوێمان لە بەرهەمێکی تر ببێ چەند بەرهەمت ئامادە کردم شۆ پێمان بێت 4 بەرهەماوایە وڵی پێما بێ ئەمە بەرهەمی سێوەن با گوێمان لە بەرهەمی سێوەن بێت دواتریش بەسەر قسەی زیاترەکەین فەرموو. مەگەر خوا بۆ خۆی بمان بەتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان بەتەوە
بەردایە ئێمە گیانێکی لە دوو دەستەدا وەک شێعر و ئاوات لە یەک بەستەدا دنیا ناتوانێت یەکمان کاتەوە دنیا ناتوانێت یەکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان بەتەوە مەگەر خوا بۆ خۆی بمان بەتەوە دەستەکانە خۆش بێت کاگەڵکەوت ماندوو نەبن هەست دەکەیت حەزت لە دەنگی کوێ بێ یا دەنگی تۆ لە کوێوە نزیک بێ وەڵاهی وەکو دەنگم نزیک بێ نازانم چ هونەرمەندێکم نزیکە بەڵام ئەوەی کە من زیاد گوێی لە ڕاگرم و حەزی لە دەنگەکەم هونەرمەندی گەورە عەدنان کەریم بە تایبەت گوێی لە ڕاگرم و ئەو عەلی و ئەمانەی تریش بەڵام ئەوەی کە دایە من گوێی لە ڕاگرم ئەوە حەزت لێ چ گۆرانیەک لە کوردیە بە شێوەیەکی گشتی هی تۆ بووایە مڵکی تۆ بووایە وڵاهی بڵێم چی نازانم لە یاد نی چ گۆرانێک ئەوە بکەم خۆشە تۆشتت هەبێ گۆرانی بەڵام لە ئێستایا نازانم باشە خۆزگەی هونەری تۆ بگەی بە چ پلەیەک کە ئاواتە وڵاهی هەموو کەسێ هەموو هونەرمەندەکان خۆزگە و ئاوەتی ئەوە خوازن کە بگەن بە پلێ خۆیان لەناو خەڵکا بناسرێن و ئیشیان بۆ بکرێ ئێمە شەروەکو ئەوان حەزەکەم گەین بۆ پلەی کەوانینە باشە کاتی ئەوە هاتووەکەی تر دەستکەی بە بەرهەمێنانی کارێکی تازە جالە کاری نوێی خۆت بێ یان یەکێک بێ لەو بەرهەمانی کە لە ناو سیدیەکە تا هەیە ئیشەڵڵا بڕیارە کارێکت هەبێ یان دەست پێ بکەی ئیشەڵڵاوە ئیشەکەم لە بەردەستایە سپۆنسەرە دەسەکەوێت نەخۆم خۆت کارەکەی باش کاگوشاری ژارمەتی مەدا زۆر زۆریش کاگوشیار دێرەیە زۆر بەخێر بیت بە هیوای هاوکاری زۆر باشی کاک هەڵکەوت لەبەری دەنگێکی باشی هەیە دوا قسەی کاگەڵکەوت چییە؟ وڵاهی دوا قسەم سڵاو ڕێزم بۆ هەموو برادەران و ئیشەڵڵا بەرەو کاری باشترە ڕۆین ئەم قەیرانی ئیشەڵڵا بەم زوانە نامێنێت و وەزعێکی باش تووشی ئێمە بێت و وردە وردە ئیشت دەسەکەین بە کارەکانی خۆمان و جارانش ئینشاڵڵا بۆ ئەو کامێرەیە کۆتایی بە پرۆگرامەکە بێنێتەوە ئێوارەیە گەشتمان لە دوا گۆرانی تۆ بێ ئیشەڵڵا هەتا سبەیەکی تر تاوان هەمووی وارەیە بەڵێمەکەی جەنابەت هەتا ئێوارێکی تر خواتان لەگەڵ هەر شاد بن ماڵاوە خواتان لەگەڵ خۆشی و شادومانی ژین باکە
کامەرانی بەخۆشی و شادومانی سەیری خۆتکەی ئەزانی چەند ناشیرین و جوانی ئەی گوڵی عامرم گوڵێ فەسلی بەهارە کاتی گوڵ و گوڵزارە دەرکەوە گوڵ بولبول بەو دەنگە خۆشە لە بۆنی گوڵ نێوەشە بولبول بەو دەنگە خۆشە لە بۆنی گوڵ نێوەشە دەستی کرد پیر و جوان بە سۆزی شەو شەوی شوان ئەی گوڵێ عامرم گوڵێ لە جەولاری واکووکە و دڵ ئاسراوێ ڕۆژ و شەو بۆ یاری